525 42 هفته و چوار اول لیره دوش گفتن نسیم بنویسین اتقلیم مکان زانی وای بخواست حدی که شو دو شو داره بودن او از زاده لشو یارم که کجیان ابزار روشته تو بو ساين قلاو بو قال قرأتو إن شاء الله لقل كاستيق الريحانية كينو بو كردستان كينو بو أم شاركة سليماني أوين كنوا أو صار بخوشي وتكلم لك وجه الرنج السبيني برنامج زور جامكين إن شاء الله والله مسات تقولني كذا بخوشي لين بعد درون تنفارا بيتو خلاص
بەڵام وەکبوت پەرستێ ڕوودەکاتە چاوەکەدێ نوێژ دەکا بۆ تیشک و چاو زولفە تێکڵاوەکە دەیامان قەت بە دڵ ڕەق باسم نەکرد نەمزڕام دواناوەکات شێتی کردم عەقڵی بردم تا لارەخوا پێداوەکەت بۆ مەغروری نام دوێنێ خە نابینێ چاوەکە دەیامان ئەرێ وای سیری کرد بۆ گزێنێ
وسطى شنو الناس
ئەوە کوردەڵێ بەخێر بێنەوە بەڵام جارە لای مە بمامسە لە خۆی شێکم ماوە ئەو ژمارەکەی ئاغای عەزیمزادە کەڵەم دەرکەوتەوە ئەو بۆ کەسانی کە زوو هەڵە پرسن لە کوردستان جارە لە سێوانین بەم ژمارە مۆبایلەتان پەیوەندی پێ بکەن ئەگەرتانێ ئەوە شانسانە بێ کوێمە لە نزیکەوە گوێتان لەو دەنگە خۆشە و دەم ئەسپە خۆشە و دەم مۆسیقا خۆشە بێت ئەتوان پەیوەندیکەن بە ژمارە مۆبایلی 0 525 42 74 لێرن کاکەوە ژمارەی کاکەستیق و کاکە ئاغای عەزیمزادەیە جا خۆشویستان یەک شتەیە کاکە پێنجوێنی هەیە لە من گەنجترە بەس پێڵەن مامە پیرەکەی فەیسبوک ئەنجا کاکە عەزیمزادەش پێڵەن مامە پیرەکەی بڵێ گۆرانی بێژ بەڵام بەخوا پیرنی لای من زۆر گەنجە بەهێشتیش ناسراوە حەزەکەم خۆی هەر وەک بە حەکایەتەوە وەتە نەجێڕێتەوە ئەمە هەر بێژوونی 2022 ئێستا ئەمڕۆ نووسیمە ئەتۆم نایە حەزەکەم تازەی کاتەوە چونکە بەسەرهاتەکەی باسی وەکوایە باسی خۆی بێ خۆ ڕەنگە شعرەکەی خۆشی نەبێ بەس بۆ خۆیە بەدەمی ئەمەوە خۆشە ئەڵا بە کچێکم و ئیشتیام لێت بەروی مامە پیرە شێتە حەزەکەم خۆتان بێ حاكم حكمي إذا كان يزرع إمكاني زول لاغا كان متوجه أم شعر نبن منظوري تشاو بروي الله لجير ساي برو كدا تشاو حكمرانية كتمشاي كشيكا بلا دعايش عليه لجير ساي دختي شمتا بلوتي عليه حاكم بدم عليه حاكم حكمي يعني قساكا براستي كردي زور دولة من دا بلام ئێمە هەرچێکە تەماشاکەین زۆر لە ئاغاکان خراپ بەرداشتەکەن پێیان وایە ئێمە مەنزورێترمانەیە نابابەت شتەکە ئاوایە
دست خود مامۆستا جان جان. مامە دیاری دڵی بە ئەممان دکتورێک شو بس زمان تو ماوێتی ها ئەگەر دەستم دەگەیشتا تۆ خوددایە لێمە پرسی ئەم کارە لە گوهایە یەکێ مەستە لەگەڵ یاری بەشادی یەکێ برسی بۆ نانێ مبتەلایە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەماناوێ مانجی چواردا بۆیە دایم زیادەکە ئەشنێتەوە مانجی چواردا بۆیە دایم زیادەکە ئەشنێتەوە تاکو جوانی خۆی وە کوڕ و تۆ بڕازێنێتەوە هەیاوار دێدەگاتە چواردە هەمیشە و تێناگا بە تۆ جا لەدا خاوردە وردە کەمەکە و ئەتوێتەوە ئەمان براکەی بابم تاکەی ئەی بناڵم
سامليا جوتي بوزي سوري بيا بيولين أو غلامي وانشيا سار سجن وردي مرولي وأهلي شوقي زراكت داية لأجنون شوقي زراكت داية لأجنون يا سيدي ميري ناتوان ميرون يا سيدي ميري ناتوان ميرون طلبك سالي ماشي أو شاري بيني وبين الله لا بلي خساري بيني وبين الله خۆشەویستانم یەخوا بەخێر بێنە جاران عەزیزانم ئاغای سێتی ڕێحانی و کاکە دیاری باڵەبان و کاکگورانی خۆشەویست و هاوڕێم خۆشەویستان سوپاس زۆر کاتێک کە بەلامانەوە بینەرێکی زۆر باشە بوو هیوادارم دڵیەوەمان خۆش کرد بێت لەناو هەموو کۆمنتەکانە دوای جوابی هەموویەمەوە بەس ئازاد قەرەداغی هونەرمەندی خۆشەویست لەولێرەوە پرسیوێتی ئێوە دەرمان بوون بۆ ئەم خۆڵبارینە ئەمڕۆ تەمە خۆڵبارینە بە ئەمری وەخوا هیچ خۆشی نەماوە لەم سەرڕووی زەمینەیە مەسەلەن ئەوە هەموو وڵاتەکان ڕۆژهەڵات و هەموو کێک قەیران و دنیا و خۆڵبەسەری بەس ئێمە توانی بێسان دڵیەوە خۆش بکەین ئەوە ئەمان جێمەیە خواتان بگەڕێ.